ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بێرمینگهام لە وڵاتی بەریتانیا میوانداری نووسەر و وەرگێڕ کامەران سوبحانیان کرد و لە مەراسیمەکەدا دوو کتێب کە هی نووسەر کامەران سوبحان بوو گفتوگۆ و باسی لێوە کرا. نووسەر کامەران سوبحان لە گەڵمان ئامادەیە و گفتوگۆی زیاترەکەین. کا کامەران سڵاو لێبێ بەخێر بێ. سڵاو لە جەنابە، زۆر سوال بۆ میوانداریتان. لە چەند ڕۆژی ڕابردووە لە بەریتانیا لە شاری لەندەن و بێرمینگهام دوو چالاکی هونەری یاخود با بڵێم دوو چالاکی ئەدەبی ڕێکخرا. ئامانج لەم چالاکیانە چی بوون و کێ بوون ئەوانەی کە ڕێکیان خستە بوو؟ سپاسان دەکەم، سپاس بۆ میوانداریەکەتان، سپاس بۆ بەنامەکەتان. سڵاو لە جەنابەت و لە بینەرە بەڕێزەکانیش. خۆی سێ چالاکی بوو لە ڕاستیە. یەکەمیان لە شاری لەندەن کە یانەی کتێب لە شاری لەندەن میوانداری کردم بۆ مەراسمی بڵاوکردنەوەی هەردوو کتێبی لە خەیاڵەوە بۆ خۆ لەگەڵ گۆران سێبەری خەیاڵ. دیارە بە هاوکاری دکتۆر ڕێوەر فەتاح کە ئەویش باسێکی لەسەر گۆران پێشکەش کرد و چەند شعرێکی گۆرانی لە کوردیەوە کردیەوە بە ئینگلیزی و ئەو شاعرە ئینگلیزیانش کە کاریگەریان لەسەر گۆرانی شاعیرە بووە شیکردنەوەی بۆ کرد و شعرەکانی ڕاڤەکردن. یعنی چالاکیەکە لە ڕاستیە دوو بەش بوو، بەشێکیان من قسەم تیا کرد و بەشێکیان دکتۆر ڕێوەر فەتاح قسەی تیا کرد. چالاکیەکانی تر باسە لێوە ببوورە. ئەوە چالاکی دووەمیشیان لە شاری بێرمینگهام بوو کە ئەویش کۆمپانیای کام فلم پرۆدەکشن بوو کە ساڵیادی دامەزرانی دە ساڵی دامەزرانی بوو. بە سوپاسەوە میوانداریان کردین و مەراسیمێکی گەورەیان کرد و چەندین میوانیان لە کوردستان و لە ئەوروپا و لە ئەمریکاوە میوانداری کردبوو و خەڵاتی کۆمەڵە نووسەر و هونەرمەند و میدیاکاریان کردی چێک لەو کەسانەی کە خەڵات کرا. بە سوپاسەوە من بووم و لە مەراسیمەکە ئامادە بووم. سێهم چالاکیمان لە شاری بێرمینگهام وەرەکو خۆتان ئاماژەتان پیاوە ڕسمەکانیش بەشی لە ڕسمەکانیش لە شاشەی تەلەڤیزۆنەکەتانەوە ئەڕوا. ئەویش هەر گفتوگۆیەکی کراوە بوو لەسەر هەردوو کتێبی لە خەیاڵەوە بۆ خۆ لەگەڵ کتێبەکەی گۆران و مەراسیمی ئیمزاکردنی کتێبەکەش بوو. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. تا چەند گرنگە نووسەرانی ئێمە یاخود هونەرمەندانی ئێمە ئەو ئاڵوگۆڕە هونەری و کولتوریە هەبێ لە نێوان ئێمە و لە نێوان ئەو کەسانەی کە لە دەرەوە دوورن لە کتێب، دوورن لە شانۆ، دوورن لە موزیک و شێوەکاری. زۆر سپاس، پرسیارێکی زۆر بەجێیە. لە ڕاستیە زۆر گرنگە، هەرچەندە لە ڕابردووشە لە ڕاستیە ناڵین ئێمە دەستمان پێکردووە نەخێت بە پێچەوانەوە لە ساڵانی ڕابردووە دەیان چالاکی لەم جۆرە کراوە و گرنگی خۆی هەبووە. بە بڕۆی من ئەمە گرنگیێکی زۆری هەیە بەو پێی کە بەشێک لە ڕەوەندی کوردی ئێمە ئێستا لە دەرەوەی وڵاتەوە بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپایە و ئێستاش بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامێرەکانی کۆمونیکیشنەوە ئەتوانین لێک چرکەیە لێرە بیا لە ئەوروپا بیت شتەکان ئالوگۆڕکەی زانێرەکان ئالوگۆڕکەی. بەڵام ئەوەی جێگەی خۆشبەختیە چەند ساڵەکە ئەبینیت بە تایبەتی لەسەر ئاستی ئەدەبی و لەسەر ئاستی هونەریە ئالوگۆڕشی کولتوری فراوان هەیە. منش لەو چوارچەوەیە بووم لە ڕاستیە هەم یانەی کتێب لە لەندەن هەم ماڵی ڕۆشنبیرانی کورد لە بێرمینگهام کە میوانداریان کردم و چەند کەسێک ڕۆڵی سەرەکییانە بوو چەند هاوڕێ و چەند هونەرمەندێک کە لە ڕاستیا و کارێکی ویان کرد کە بتوانین بە شێوەیەکی ڕێک و پێک چالاکیەکان بکەین و ئەمەش گرنگی زۆری هەیە بۆ بە پلەیەکەم بۆ ڕەوەندی کوردی لە ئەوروپا. بۆچی؟ چووکە تا ڕادێکی زۆر لە کتێب و لە چالاکی کولتوری لەوانە دابڕاون و بیریشمان نەچێنەوەیکی تازەی کورد لە ئەوروپا ئێستا لە سەرەتای گەشەکردن و لە سەرەتای هاتنە ناو دنیای نووسین و خوێندنەوەیە کە ئەمە ڕەنگە زۆر شارەزای زمانی کوردی نەبن. بۆیە ئەمانە ئەتوانن بەڕاستی
هەرێمی کوردستان یا کوردستان لێرە ناوەندە ڕۆژبیریەکانی ئێرە ئەتوانن ئەو پردە لەگەڵ ئەوروپا و ڕەوەندی کوردیا دروست بکەن و گەشەی پێ بن. گۆران سێبەری خەیاڵ و لە خەیاڵەوە بۆ خۆڵ ئەمە یەکێکن لەو کتێبانەی بەڕێزە باس لە چ چەمکێکی گۆرانی شاعیر دەکات. خۆی دوو کتێبەرێکی خۆشی ئاماژۆپیە یەکەمیان لە خەیاڵەوە بۆ خۆڵ لەوە دەست پێکەم کە هەر لە ناوەکەی دیارە گەوهەری وشە و فەرهەنگی کوردی کە من زیاتر باسی شعر و ئەدەبیاتی کلاسیکی کوردی یەکەم و کۆمەڵە نووسەری کلاسیکی کوردی و ئەوانەی لە سەدەی هەژدە و نۆزدە و سەرەتاکانی 20 تا ژیاون تایبەتمەندی ئەوەیە کە وەکو ئیشکردن لەسەر هەر چوار بەشی کوردستان ینی ئیشکردنێک بۆ لەسەر نووسەرانی هەر چوار بەشی کوردستان بۆ نمونە لە باکووری کوردستان عەبدوڕەحیم ڕەحمیەکاری لە ڕۆژ ئاوا مەسەلەن جگەر خوێن لە ڕۆژهەڵات هێمن هەژاری موکریانی سوارەی ئیلخانزادە لە باشووری شاعیرانی کلاسی ئیشم کردووە خوێندنەوەیکی تازەیەوە خوێندنەوەیکی جیاوازە بۆ ئەدەبیاتی کلاسیکی کوردی کە من پێم وایە سەروەتێکی گەورەی نیشتیمانی و نەتەوەیە. سەبارەت بە کتێبی دووەمیشان گۆران هەروەکو لە پێشێکی جەنابتەوە ئاماژۆپیا بێگومان قسەکردنە لەسەر گۆران ئەم کتێبەی من بە واتایەکی جیاوازتر بە مانایەکی جیاوازتر بەو مانە واتایانە کە لە 56 ساڵی ڕابردووە ئێمە گۆرانمان پێ خوێندوێتەوە و ئەمەی من ئینتیباع و یا بەرەمهێنانی مانایەکی جیاوازترە لەو مانایی ڕابردوو کە بۆ گۆران هەبووە. هەوڵ ماوە بە ستایلێکی تایبەت بە شێوازێکی تایبەت گۆران بخوێنمەوە جیاواز لەو گۆرانی کە پێشتر لە یادەوەری و لە خەیاڵی ئێمەی خوێنەری کوردیا هەبووە. کامەران سوبحان لە ئێستادا چ کتێبێک لە بەردەستایەتی و ئێوێ بڵاوی بکاتەوە؟ ینی بۆ نووسین یا بۆ بڵاوکردن؟ بۆ نووسین بێ بۆ بڵاوکردنەوە بێ؟ وەڵای لە ڕاستیە خەریکی دوو کتێبم ینی دەمێکە ئیشم تیا کردووە هیوادارم بتوانم لە ئایندەیە لە ساڵی ئایندە بڵاو بێت و یەکەمیان لەسەر سالمیش ساحب قڕانە کە پێم وایە سالمێکێکە لە شاعیر هەرە گەورەکانی کورد و پێشتریش بەڕاستی زۆر زۆر ئیشی لەسەر نەکراوە لەگەڵ کتێبەکەی من لەسەر سالمە بە ئیشکردنی دیدگای مەلا عەبدولکەریمی مودەڕیس یعنی لەسەر هەردووکانی شەکەم. کتێبی دووەمیشیان یادەوەریە لە شێوەی ڕۆمانە یادەوەریایە بە ناوی پاسکیلەکەی کاکەم جۆرێک لە بیرەوەری ژیانی خۆم و خێزان و ئایلەکەمانە بەڵام بە زمانی بە ڕتمێک لە ڕۆمان و لە چیرۆک. هیوادارین زوو بەردەستمان بگات و بخوێنرێتەوە. زۆر سپاس سپاس کە ئەمڕۆ میوان بی لەگەڵمان هیوای سەرکەوتنە بۆ خوازم. سپاس بۆ جەنابیشە.